بینەرانی خۆشەویست لەم بەشە لە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بابەتێکتان پێشکەشەکەم لەژێر ناونیشانی شۆناسی ژن لە کۆمەڵگەی مەدەنیدا لە نووسینی بەڕێز دکتۆر عومەر عەلی ئەحمەد مامۆستا لە زانکۆی سلێمانی. بە شێوەیەکی گشتی کۆمەڵگەی مەدەنی بۆ پاراستنی مافەکانی ژن کار دەکات. مافە کۆمەڵایەتیەکانی ژن کە بەشێکی جەوهەرین لە مافەکانی مرۆڤ لەم چوارچێوەدایە و پاراستنیان کاری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە. هەر بۆیە بەرگریکردن لە شۆناسی کۆمەڵایەتی ژن لەلایەن ڕێکخراوە ناحکومیەکانەوە بە هەند وەردەگیردرێت. هەروەها دەتوانرێت چەمکی ناسنامەی کۆمەڵایەتی وەک پارادیام یان چوارچێوەیەکی تیۆری لێکۆڵینەوەی لەسەر بکرێت. هاوکات دەتوانرێت بوەترێت پرسی شۆناسی کۆمەڵایەتی و کولتوری یەکێکە لەو تەوەرە گرنگانەی لە ناوەڕاستی سەدەی 20دا هاتووەتە ناو کایە هزریەوە بە تایبەتی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا. ڕەگەزە کولتوریەکانی بەها و نەریت و چاوەڕوانی کۆمەڵایەتی کاریگەریان لەسەر شۆناسی ژن جێدەهێڵن. ئەمانەش کاریگەریان لەسەر ڕۆڵ و پێگەی ژن لە کۆمەلگادا هەیە. لەم سونگەیەوە کۆمەڵگەی مەدەنی دەیەوێت ناسنامەی کۆمەڵایەتی ژن دیاری بکات. تاکو ژنان وەکو کەمینە و چینی پەراوێزخراو تەماشا نەکرێن، بەڵکو پرسەکانی یەکسانی ڕەگەزی، ماف و دادپەروەری دەهێنێتە ئاراوە و بەرگری لێ دەکات. زیاد لەوەش کۆمەڵگەی مەدەنی لە ڕێگەی چالاکی و هەوڵی جۆرە جۆرەوە ڕۆڵێکی گرنگی هەیە لە پێشخستنی یەکسانی جیندەری. هاوکات ئاستیابووری و سربەخۆی دارایی ژنان کاریگەری لەسەر شۆناسی کۆمەڵایەتی و پێگەیان دەبێت و ئەمەش کاریگەری دەبێت لەسەر ئەو بڕیارانەی کە دەیدەن. چەمکی شۆناسی کۆمەڵایەتی بووە سەرخەمی سەرەکی کۆمەلگاکان، چونکە لەسەر بنەمای نیۆکۆ کولتوری و کۆمەڵایەتیەکان دامەزراوە. بەشی زۆری پرۆسەی بەدەستهێنانی شۆناز لە پێگەیاندنی کۆمەڵایەتیەوە وەردەگیردرێت لە ناو خێزانەکاندا و دایک ڕۆڵێکی گرنگ دەبینێت لەم پرۆسەی بە کۆمەڵایەتیکردنە. جگە لەوەش پەروەردەی فەرمی و نافەرمیش ئەو ئەرکەیان لەسەر شانە لەبەر ئەوە کۆمەڵگەی مەدەنی لێرەدا دەستێوەرجان دەکات و لە ڕێگەی هۆشیارکردنەوەی کۆمەڵگە و دایبانەوە لە پرۆسەی بە کۆمەڵایەتیکردندا چەمکی یەکسانی و دادپەروەری و ئەرک و ماف دەچەسپێنێت و لەم ڕێگەیەوە منداڵێک بەرهەم دێت کە شۆناسە کۆمەڵایەتیەکەی لەسەر یەکسانی و دادپەروەری دامەزراوە. شۆناسی کۆمەڵایەتی ئاماژەیە بۆ ئەو ڕێگەیانەی کە خەڵکی لەسەر بنەمای ئەندامبوونیان لە گروپە کۆمەڵایەتیەکان جێگیر بوون. بۆ نمونە وەک تیپی وەرزشی، نەتەوە، پیشە، ئاراستەی سێکسی و ڕەگەز. پارێزگاریکردن لەم شۆناسە بە گوێرەی تیۆریە کۆمەڵایەتیەکان هۆکاری مانەوەی چین و توێژەکانی کۆمەڵگەیە و لە نێوانیاندا ژنیش. تیۆری شۆناسی کۆمەڵایەتی باس لەوە دەکات شۆناسە کۆمەڵایەتیەکان زۆرترین کاریگەریان هەیە کاتێک تاکەکان ئەندامەتی لە گروپێکی دیاریکراودا بە سنتەری خۆیان دەزان و لەگەڵ گروپەکەدا هەست بە پەیوەندی سۆزداری بەهێز دەکەن. چونکە پەیوەندیکردن بە گروپێکەوە متمانە بەخۆبوون و شەنازی دەبەخشێت کە یارمەتیدەرە بۆ بەردەوامبوونی ناسنامەی کۆمەڵایەتی. یەکێکی دیکە لەو ڕێگەیانەی کە یارمەتیدەرە لە پاراستنی مافی شۆناسی کۆمەڵایەتی ژن بەهێزکردنی توانایی سیاسی ژنە و لەم ڕێگەیەوە ژنان دەتوانن بگەنە ناوەندەکانی بڕیار. هەروەها کۆمەڵگەی مەدەنی ئەرکی جەختکردنەوە لەسەر گرنگی بەشداری سیاسی لە ڕەهەندەکانی پێوەست بە پێگەی تایبەتی ژنان لە ئەستۆدایە و باوەڕی بە سەر لە نوێدا بەشکردنی ڕۆڵ لە نێوان ژن و پیاودا هەیە. بە شێوەیەکە پاڵ بە پرسی ژنەوە بنێت بۆ ئەوەی ببێتە پرسێکی کۆمەڵایەتی گشتی. جێگە بیرهێنانەوەیە بەشداری سیاسی ژنان بژاردە نییە، بەڵکو مەرجێکە بۆ گەیشتن بە گەشەپێدان و ڕوبەڕووبوونەوەی ستەمکاری. دوجار ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و پشتگیری لە ژنان دەکەن، فشاری سیاسی دروست دەکەن، کار دەکەن بۆ هەموارکردنەوەی یاساکان و پاڵپشتیکردنی مافەکانیان.
بەڵام هێشتا هەوڵێکی زۆر ماوە بۆ کۆمەڵگەی مەدەنی تاکو بتوانێت سەر لە نوێ چەمکی مێینەیی و داڕشنی شۆناسی ژن و ڕۆڵ و پێگە و نوێنەرایەتی هەردوو ڕەگەزەکە بنیاد بنێتەوە. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست، ئەوەی کا پێشکەشتان کرا بابەتێک بوو لە ژێر ناونیشانی شۆناسی ژن لە کۆمەڵگەی مەدەنیدا لە نووسینی بەڕێز دکتۆر عومەر عەلی ئەحمەد مامۆستا لە زانکۆی سلێمانی. هیوادارین جێگەی سەرنج و ڕەزامەندی ئێوەی خۆشەویستیش بوو بێت.